سڵاوتان لێ بێت ئازیزان خۆشەویستانی ئێمە ئاکۆبیبانیم خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕۆژین لەگەڵ ئێوەی ئەزیز یەک دەگرینەوە و جارێکی دیکە بەرنمەیەکی دیکەی وەرزشیتان پێشکەش دەکەین بێگومانەمان دەزانن بەهۆی یاریەکانی جامی جیهانیەوە کە لە چل ڕۆژی ڕابردوو ئەنجامدرا ئێمە بە بەردەوام ڕکابەرەکانمان یاخود بەرنمەکانمان تایبەت بوو بە ڕکابەرەکانی جامی جیهانی بۆیە بەرنامە وەرزشیەکانمان لەو چوارچێوەیەدا خزمەتکردن بوو بە جامی جیهانی بۆ ئەوەی بیسەران و بینەران بتوانن چێژ لە یاریەکانی مۆندیال وەربگرن. ئێستا جیاواز لە بەرنمەکانی ڕابردوو ئەمڕۆ ئێمە باس لە بابەتێکی دیکە ئەکەین، بابەتێکی گرنگ، ئەویش هەڵبژاردەی تیپی بالێ هەڵبژاردەی عێراق لە چەند ڕۆژی ڕابردوو بەشداری لە پاڵەوانتی غەربی ئاسیا کرد، ڕۆژاوی ئاسیا وەتوانی پلەی سێم بەدەست بێنێت کە بەشێکی زۆر لە یاریزانان و یاریدەدەری ڕایەنەری هەڵبژاردەکە کوردن و بە خۆشحاڵیەوە بەشێکیان لە شاری کەرکووک دەژێن و نیشتەجێی شاری کەرکووکن. بۆیە ئەمڕۆ لەم بەرنمەیە هەوڵەدەین باس لە شێوازی بەڕێوەچوونی پاڵەوانتی ڕۆژ ئاوای ئاسیا بکەین، باس لە ئامادەکاریەکانی هەڵبژاردەی عێراق بکەین، باس لەوە بکەین کە بۆچی یاریزانانی هەڵبژاردەی عێراق پشکی شێری هەڵبژاردەکەیان پێدەبڕێت. میوانداری کاک محەممەد مەحموود یاریزانی هەڵبژاردەی عێراقمان کردووە کە یاریزانی هەڵبژاردەکەی و یەکێکە لەو یاریزانانەی کە ماشەڵڵا باڵایەکی زۆر بەرزیە. کاک محەممەد بەخێر بێی. زۆر سپاس کاکاکە گیان، سپاسی جەنابتەکەم لەگەڵ بینەری بیسەری خۆشەویستیکەناڵیدەبوونێت. زۆر سپاس. با سەرەتا لەوە دەست پێ بکەین، یاری بالە پێویستی بەوە هەیە کە باڵایەکی بەرزتەوێ؟ بێگومان دەبێ باڵایەکی بەرز و ئەوەت هەبێ. بەڵێ گرنگیش ئەوەیە کە زیاتر با بڵێن خیبرەت هەبێت لە یاریەکەیە، نەک هەر باڵاکە. بەڵێ باشە، باڵای تۆ بۆی بینەران مامزانێ باڵاکەی تۆ چۆنە؟ باڵاکەی من 2 متر و 13 سانتیمە. ماشەڵڵا بە قوربانە. تا چەند هەستت خۆشەکە خاوەنی و باڵایی؟ تەبعەن ئەمە لە کوردستان و عێراق ڕەنگە دەگمەن بێن، یعنی نازانم ئیتر لەو باڵایی ئەوە بەرزتر هەیە یاخود نا، بەڵام تەسەورەکەم نادر بێ شتێکی جیاوازە. شتێکی جیاواز و تایبەتە. سپاس بۆخوا کە ئەم باڵایم هەیە، زۆر زۆر شانازی پێوەکەم کە شتێکی دەگبەنە لە ناو خەڵکایە کە دەرەچیت و لە ناو خەڵکا گەڕیت و ئەوانە شتێکی جیاوازی لە ناو خەڵکە. بەرزترین باڵامان لە کوردستان و عێراق چەند ناوە بزانێت؟ وەکو بزانم کە ئیبراهیم زەفەرە کە ڕەفیقی خۆمە لە منتەخەب شابوو، وا بڵێن 2 متر و 17 سانتیمە پێم وابێیان 15 سانتیمە شتێکی وایە دڵنیانیم. بەدەر لە وەرزش شەڵێم کەسی تر هەیە باڵای لێوە بەرزتر بێ؟ تاکو ئێستا نەمبینیوە، ینی نەکەوتووەتە بەرچاوم. زۆر باشە. ئێوە وەکو کوردەکان بەشداریتان کرد، 5 کورد لەگەڵ یاریدەدەری ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق کورد بوون. بەڵێ ئەم پێگەیە بۆچی ئەگەڕێتەوە؟ گرنگی یاریەکەی لەلایەن یانە کوردیەکان و کورد کە بە یاری بالەی دەدا، یاخود چ پەیوەندیەکی هەیە کە ئەم هەموو یاریزانە ماشەڵڵا ینی پێگەکانتان پێگەی سەرەکی بوو لە هەڵبژاردەی عێراق و ڕۆڵی گەورەتان پێدرا، ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ ئەمە بۆ ئەوە گەڕێتەوە کە یاریزان با بڵێن یاریزانی کورد زۆر لە ئاستێکی بەرزایە، لە نادێکانە نادی باش و با بڵێن گرنگی پێ ئەدرێ. یاریزانی گەلێ زیاترشمان هەیە، بەڵام ڕەنگە هەنێکیان نەکەوتووەتە بەرچاو، هەنێکیان با بڵێن لە بەشداری منتەخەبانە بوون. بەڵام سوپاس بۆخوا کە یاریزانی زۆر باشمان هەیە کە کوردن کە ئەتوانی متمانی ئەوەیان پێ بکەیت کە لە هەڵبژاردەی منتەخەبا بن. ئەو وەک باس کرد پەیوەندی بۆ گرنگی پێدانە هەیە کە بە یاری بالە دراوە لە کوردستان؟ حتمما گرنگی پێدراوە و لە خۆشەویستی خودی ئەو کەسانەیە کەوا حەزیان بەو یاریەتە. بەڵێ باشە، خۆت سەرەتا چۆن هاتیتە نێو یاری بالەوە، چۆن بۆ ئەو یاریەت هەڵبژارد؟ سەرەتا من هەل لە مناڵیەوە حەز و خولیایەکی زۆرم هەبوو بۆ یاریە. لە فیرقەی شعبیەوە دەستم پێی کرد، یاریمان کردووەوانە لە کەرکووک ڕاهێنەرایەتیم کرد لەگەڵ با بڵێن تیپی سۆلافە، بابە گۆڕگۆڕە، شۆریجەیە، دوایەوە چوون بۆ پێشمەرگەی سلێمانیە. بەڵێ باشە، حەزی خۆت بوو لە منداڵیەوە بۆ یاریەکە؟ بەڵێ حەزێکی زۆرم هەبوو بۆ ئەم یاریە.
ئێمە لە زۆرجار لە تۆپی پێ پێش بەرنامەکەش باسمان کرد لە عێراق ئەوەندەی گرنگی بە تۆپی پێ درێت کەمتر بە یاریە فەردیەکان و بالە و باسکەوە ئەمان ئادرێسە لە تۆپی پێ زۆرێک لە یاریزانەکان ئەڵێ مێسی بۆ من پێشەنگە یەکێکەڵێ کریستیانۆ ڕۆناڵدۆ بۆ یاری بالە یاریزانێک هەیە کە لە بالەیە لە ترۆپک بێ لە لوتکە بێ حتمما یاریزانی زۆر هەیە لە لوتکەیە بن جا تۆ دایم دەبێت سەری ئەو یاریزانانە بکەیت و وەرگریت و داوێ دایم هەوڵی ئەوە بدەیت کەوا ڕاهێنارایەتی بکەیت و تەمرین بکەیت بۆ ئەوەی زیاتر پێش بکەوی بەڵێ باشە هیچ یاریزانێک هەیە بە بەند دیاریکراوی بۆنەوە بە پێشەنگی خۆتی بزانی بەڵێ کێیە یاریزانێکە ئێستا حالیان ناوەکەیم بیرچ ڕاستی بەڵام پێشەنگی خۆمە لە هەر لە کە دەستم پێی کرد زۆر حەزم بە یاری ئەو ئەکرد باشە ئەگەر باسێک لە پاڵاوانتیەکەی ڕۆژئاوای ئاسیا بکەین ئەم پاڵاوانەتیە بۆمان باسکە بە بینەران بزانێن پاڵاوانەتیە چی بوو لەکوێ بەڕێوە چوو ئەم پاڵەوانەتیە لە سەڵتەنەی عومانە بەڕێوە چوو تقریباً هەفتەیەکە هاتووینێتەوە لە پاڵەوانەتیەکە کەوا ئێمە خەبەریاندا پێمان کە معسکەری منتەخەب هەیە وەڵام کاتەکەی زۆر کەم بوو کاتەکەی تقریباً 15 ڕۆژ مابوو زۆر قورسیشە بۆ یاریزان کە بە 15 ڕۆژ دیسانەوە بگەڕێتەوە ئەو ئاستەیکەوە لە با بڵێن لە دەوری عێراقیە پێشکەشیە کرد کەوا مانگونیوێک بوو دانیشتبووین بەڵام سوپاس بۆخوا هەوڵ و هەموو هەوڵێکی خۆماندا کەوا خۆمان بسەلمێنین و بمێنینەوە لە هەڵبژاردەکەی و سەفەرێک بکەین بۆ ئەو هەڵبژاردەیە و شتێ بۆ خۆمان تۆمارکەین باشە ڕکابەرەکانی پاڵاوانەتیەکە چۆن بوو هەڵبژاردەکان چۆن خۆیان ئامادە کردبوو هەڵبژاردەکان هەمویان زۆر بە باشی خۆیان ئامادە کردبوو کە یەکەم یاریمان لەگەڵ سعودیا بوو سعودیا تقریبا پێش دوو مانگونی و خۆیان ئامادە کردبوو کەوا معسکەری داخلیان هەبوو معسکەری خارجیان هەبوو کەوا پێش هەفتەیەکش هاتن بۆ سەڵتەنەی عومان کە ئەلەوێ معسکەریان کرد پێش یەک هەفتە کەوا ئێمە پێش یاریەکان بە 2 ڕۆژ گەیشتینەوێ و کە هیچ یاریەکی و دیشمان نەبوو بەڵێ ئاسی هەڵبژاردەکان چۆن بوو بەراورد بە هەڵبژاردەی عێراق ئاسی هەڵبژاردەکان زۆر باش بوون ڕاستە سووریا لە مودەی ئەوە 14 ساڵێکە بە بۆنەی وەزعیانەوە بەشداریان نەکردو بوو بەڵام بەشداریان کرد و توانیان با بڵێن دیسانەوە بێنەوە ناو بەشداریەکانەوە و بەشداریە بکەن بۆ خۆیان ڕاستە مستەوایان زۆر باش نەبوو بەڵام لە مەجموعەیەشی ئێمەش نەبوون مەجموعەیەمە قورس بوون مەجموعەیەمە سعودیا بوو لوبنان بوو عومان بوو کەوا دەوریەکەی برد دوایەوە کە چوینە چوارگۆشەی زێڕینەوە بەرامبەر قەتەر کەوتین لەگەڵ کوێتە کۆتاییاریمان لەگەڵ کوێتە بوو سێبەیەک بردمانەوە بەڵام گرنگترین یاری بوو ئێمە کەوا یەکەم یاری بوو لەگەڵ سعودیا بوو سێبەیەک لایەمان بردەوە سپاس بۆخوا موفەق بووین و ئەو بردنەوە گرنگە زۆر گرنگ بوو بۆ ئێمە کەوا با بڵێن خوتوەیەتر بچینە پێشەوە ئەو بردنەوەی نەبووە ڕەنگە یعنی هەلیەوەمان نەبووە بسوانە چوارگۆشەوە و ئەنجامێ باش بۆ خۆمان بەدەستبێنین باشە ئێوە کە پلی سێمتان بەدەستێنا تا چەند ئەم پلێ لەلایەن ڕاهێنەر لەلایەن سەرپەرشتیارانی هەڵبژاردەکە و یەکێتی بالەی عێراقەوە بە گرنگ وەسەفکرا یعنی پێشوازیتان چێ پێشوازی لێتان کردەوە ئەزانین نەتیجەیەکی باشتان هێناوە لە بتوڵەیەکە ئایا دەستخۆشیەکان ئایا پیرۆزبایەکان چێ بوون ڕاستیەکەی ئەوەی کەوا ئەنجامی ئێمە زۆر باش بوو چونکە ئێمە هەروەکوتم معسکەرەکەمان زۆر خراپ بوو 15 ڕۆژ کاتەکەمان 15 ڕۆژ بوو لەو 15 ڕۆژەیە توانیمان خۆمان ئامادەکەین و بە سەفەر و بە هاتوچۆ گشتی 15 ڕۆژمان هەبوو کەوا چوین بوو ئەوێ شتەکان زۆر جیاواز بوون یاری تۆ کە یاری ودیت نەکردو بێ زۆر قورسە بچی داخلی ئەو پاڵەوانەتیەبی
کەوا بووین بە سێم سواز بۆخوا هەر لێرەوە خۆماوە حازر کرده بوو و ماندانا بوو لە مێشکمان کەوا مەداریایە بێنینەوە چونکەەوە تقریبان 3 ساڵە بۆ 4 ساڵە بێ بەشداری منتەخەبمان نییە سپاس بۆخوا 4 ساڵ بەوە بەشداریتان نەبوو لە پاڵاوانتیەکان؟ 4 ساڵە 3 ساڵە بۆ 4 ساڵە بەشداریمان نییە بۆ بۆنەی پارە و ئیتر مادیاتی اتحاد دەڵێ مادیاتە پارەمان نییە و ناتوانین بەشداریکەین ئەم بەشداریش لەلایەن لزنەی ئۆلۆمپیەوە تەرخان کرا و توانیمان بەشداریکەین کە هاتینەوە زۆر سپاس کە بە خێراتنیە گەرمیان لێ کردین و دەستخۆشیە گەرمیان لێ کردین بەڵام هەر ئەوە بوو ئیتر هیچیکە باشە ئەگەر باسێکی خودی خۆتم بۆ بکەی ئەزانم لە پاڵەوانتیەکە تۆ وەکو باشترین یاریزانی بلۆک سنتەر سنتەر بلۆک دیاری کراوی ئەم پێگەی تۆ لە نێو یاریگایە ڕۆڵی چییە؟ ئیشەکان و واجباتەکانی چییە؟ بەڵێ سپاس بخوا کە توانیم باشترین یاریزانی لەو بتوڵەیە وەرگرم مهمەکانی من با بڵێن لە بلۆکە گرنگترین شتی من سەرەتای یاریەکەی من کە بلۆکە کە دەبێ بلۆک بکەم دوایی هجووم دیە دوایی ئیرسال و دوایی حاڵەتی دیفاعیە بەڵێ ئەرکەکانی و پێگەی تۆ قورسە؟ ئەرکەکانی پێگەی من بەڵێ قورسە ئارەڵا باشە لە پاڵاوانتیەکەدا دەزانم یاری قورس و ئاسانشتان کردووە قورسترین یاریتان بەرامبەر بە کام هەڵبژاردە بوو؟ هەروە کەوتم قەتەر سعودیا کە یەکەم یاری بوو دەبوایە هەموو هەوڵ و توانەیەکی خۆمان بدەین کەەوە بینەوە و با بڵێن بچینە پێشەوە ئەگەر یاریەکەمان بدۆڕانەیە هەموو شتێکمان لە دەسەیە بەڵام سواز بۆخوا یاری سعودیامان بردەوە کەوا بووە دافعێ بۆ ئێمە کە لە لوبنانشمان بردەوە دوایەوە قەتەر ڕاستی کە لەگەڵ عومان و قەتەر دۆڕاین بەڵام لە مستەوایەکی وا نەبووین کە دۆڕاین ڕاستە تیپێکی زۆر باشن تیپێکی با بڵێن لە قەتەر لە بتوڵەی عالەمشەوە هاتووە کە بتوڵەیان گەلێ زۆرە ئێمە ڕاستیەوە 4 ساڵە بەشداریمان نەبووە جاتۆ قورسە کە بڕۆی بە 15 ڕۆژ معسکەر بڕۆی لەگەڵ ئەو تیپانەیە یاریکەیت و بتەوێ ئەنجامێ بەدەستبێنی یعنی تۆزە قورسە بەڵام سپاس بۆخوا کە مۆفەق بووین و پلەی سێممان بەدەستێنا و ئەوش بە هەوڵدانی ئەو هەموو یاریزانە و ئەو مدەریبە بەتوانانە بوون باشە ئێمە هەمومان نەزانی لە تۆپی پێ هەڵبژاردەی قەتەر زۆربەی یاریزانەکانیان مجەنەسە بەڵێ لە بالەشەوا بوو لە بالەشە وا بزانم 2 یاریزانیان بۆ 3 یاریزانیان مجەنەس نین خەڵکی قەتەڕن ئەیجینا هەمویان خەڵکی قەتەر خەڵکی بیانون با بڵێن دەرەوەی قەتەر مستەوایان چۆن مستەوایان زۆر باشە ڕاستی ئەوە چەندین ساڵە لە قەتەڕان و با بڵێن تەنسیقێکی زۆر باشیان هەیە و هەمویان باڵایان بەرزە و یاریزانی لە مستەوایەکی زۆر بەرزان هەستانە کرد ینی لە ڕووی بەراوردکردنەوە هەڵبژاردەی عێراق بەراورد ناکرێت بۆ هەڵبژاردانەکە گرنگی بە یاری بالادەن ینی لە ڕووی شوێنیمانەوە لە ڕووی ینی شێوازی تیپەکە من کە تۆ ئەچیتە ئەو وڵاتانە ئەبینی معالجیان بەجیایە کادری فەنی و با بڵێن مدەریبی لیاقەیان بەجیایە تۆ ئەو شتانە نییە ئەوە چۆنن ئێمە با بڵێن مدەریبی لیاقەمان نەبوو دکتۆر لە سەر حسابی خۆی هات دکتۆرێکی ئێرانی بوو لەسەر حسابی خۆی هات کەوا لەگەڵ غازی جنوبا بوو پارساڵ ئیتر مدەریبەکە تەنسیقی کرد لەگەڵ یا هات بۆ عومان لەبەر ئێمە بەڵام کە ئەبینی لە وڵاتەکانی کە قەتەڕە مەسەلەن هەموو شتێکی ئیحسائی هەیە مدەربی لیاقی هەیە دکتۆری زۆر باشیان هەیە ڕاهێنەرەکانیان زۆر بەتوانان ناڵێم ڕاهێنەری ئێمە بەتوانانین بەڵام ئەوان بتوڵەیان زیاتر کردووە ئێمە بتوڵەمان کەمە با بڵێن تۆ کە بتوڵەت کەم بێ دەوریەکەشت
هەشت مانگ بێ یان بۆ حەوت مانگ بێ دوای ئەوە دانەشیتەوە یاریزان کەوا گەیشتە ئەم ئاستەوە دا ئەوەزێتەوە بەو دانیشتنەدا ئەوەزێتەوە ناتوانێ با بڵێن محافەزە بە ئاسی خۆی بکە تۆ ئیتر لەو 5 مانگەی کەوا ئیسراحەت هەیە ئۆفسیزن تێک تۆ دەبێت لەو کاتەیان ئیتر بڕۆیتە دەرەوەی وڵات لەسەر با بڵێن پارەی حسابی خۆت و ئەوانە بڕۆی مودەرەی بگری ڕاهێنان بکەی ئاسی خۆت پێشکەی و بیتەوە کە لە مستەوایەکی باشتر دەرکەوی بۆ ساڵێکیکە ئێمە با بڵێن بوتوڵاتمان کەمە احتکاکمان کەمە تۆ کە بوتوڵەت نەبوو لە دەرەوەی وڵات و لەگەڵ ئەو تیپە بەقەوەتانە حتمما پێش ناکەوی و با بڵێن نادیەکان زۆر کەمی کردووە لە عێراقا پێرار شورتەی تیا بوو ساڵانی پێشتر بەحری تیا بوو شورتەی تیا بوو چەندین تیپی بەقەوەتری تیا بوو بەڵام ئێستاوە ئەبینی تیایی نەماوە ڕکابەرێکە زۆر کەم بووە چەند تیپێکە ڕکابەری ئەکات و تەواو آخر ئەوەش ڕەنگە زیاتر پەیوەندی بۆ هەبێت کە تۆ گەر بەشداری دەرەکیت هەبێت لە پاڵەوانێتیەکان یانەکانش زیاتر گرنگی بە یاری با لە بدەن کە تۆ یەکەمی ئێستا ئێوە پارساڵ لەگەڵ مەسافی یەکەم بوون پێرار بەڵێ پێرار ئەم ساڵ بووین بە دووەم ئەم ساڵ دووەم بوون غاز یەکەم بووە بەڵێ باشە کە پارساڵ ئێوە یەکەمی خولی بالێ عراق بوون بەشداری هیچ پاڵەوانتیەکی ئاسیاتان کرد لە دەرەوە بەڵێ کردمان کردتان بەڵێ بەشداریەکمان کرد لە بەشداریەکی وا بزانم غەرب ئاسیا بوو عەفوەن ئاسیا بوو یان غەرب ئاسیا بوو باش بیرم نایشتم بیرەچێتەوە زوو بەشداریمان کرد ڕاستە ئەنجاممان باش نەبوو بەڵام کە هاتینەوە بۆ عێراق ئەنجامەکەمان ئەوە بوو کە بووین بە یەکەمی دەوری عێراق چونکە تۆ کە ئەچیتە ئەوێ ڕاستە ڕەنگە نەتیجەت نەبێ بەڵام تۆ بەڵێ ئەزمونێکی نوێەکەی با بڵێن ئەدایەکی باشترەکەی ییتەوە بۆ عێراق ئەدایە باشترەکەی با بڵێن ئەوێت بینیوە لە بەرامبەر تیپی بەقەوەت یاریت کردووە کە دیتە ئەیرە هەستەکەی مستەوات زۆر پێشکەوتووە بەڵێ باشە باسی دەوریت کرد دەورەکانی خۆمان کە دەورەی بالێ عێراقە بێت چەند تیپ بەشداری ئەکات یان ماوەکەی چەندێکە 8 مانگ دوای ئەو 8 مانگە هیچ معسکەراتێک دەست پێ ناکاتەوە ینی ئەو 5 مانگدا ئەنیشن ئێمە 8 مانگەکە کەوا باسم کرد بە تەمرین و ڕاهێنان و هەموو شتێکەوە تقریبا 7 مانگ 6 مانگ هەرەوە نەیپیەچیە بەڵام خۆی نیوەی کاتەکەت بەتاڵە نیوەی کاتەکانت بەتاڵە تۆ دوای ئەوە هیچت نییە ئەمە لە وڵاتانش وایە ناخێر لە وڵاتان با بڵێن پیشەگەرێکمان لەگەڵا بوو مەسری بوو وتی زۆر سەیرم بە ئێوە دێکەوە یەک دەوریەکتانەیە دەوریەکەتانێ زۆر کورتە وتمان ئێوە چیتان هەیە وتی ئێمە 4-5 بوتوڵەی دەرەوە ئاکەین جگە لە بوتوڵەی داخلی وتی دەوری 2 بوتوڵەی داخلیمان هەیە ناوخۆ جگە لەو 2 بوتوڵەی ناوخۆیە تقریبا 4 بوتوڵەی دەرەوە شەکەین کەوا مەجای هیچمان نییە ئێمە مەجای ئەوەمان نییە کە لە ماڵادا بنیشین و مستەوامان بیر لەوە بکەینەوە کە مستەوامان چۆن وە دیسان دابەزیەوە وتی ئێوە ئەوەی وا با بڵێن بەدەستی ئێهێنن دیسان لە دەستی ئێدەنەوە چونکە کاتەکەتان زۆر کەمە لە دەوریە 6 مانگ و ئەوانە هیچ نییە کە تۆ 6 مانگ لە دەوریە بووی با بڵێن ئەگەیتە ئاسێکی باش بەڵام دوای دانیشتن ڕێک ئاستەکەت دێتە خوارەوە چونکە ئەم یاریە دەبێت ساڵی داهاتوە بە لە سفرەوە دەست لە سفرەوە بەڵێ بە دڵنیاییەوە دەبێت لە سفرەوە دەستی پێ بکەیت چونکە تۆ تەواو دانیشتووی وڵاتانی دەوروبەر وا ئەبینی وەزعیان باش نییە تاکو بڕۆی ڕاهێنان بکەیت و با بڵێن محافەزە بە ئەو ئەدایە و ئەو مستەوای خۆت بکەیت یانی ساڵانە هەستەکەن کاتێک ئەم ساڵ لە دەوریا بەشدار بوونە یاریزانی زۆر باشتان لەگەڵا بووە ساڵ داهاتوو ئەستن بێزار بێ لە یاریەکە واسی لێ بێنێ بەخوا دوورکەوتنەوە بەڵێ وا بەرە و کورتیە ئەڕوا زۆر یانەکان وا نامێنێ بەبوونی مەشاکیلەوە مادیەوە ئیتر نازانم چییە ئەم مشکلێ نازانم ڕاستی
باشە گرنگی بە بناغی یاریەکە دراوە لە کوردستان و لە عێراقش بۆ نمونە ئێوە ئێستا جیلێکن تۆ لە دایک بووی 98 یانی با چەند ساڵی دیکە بۆ نمونە ئەتوانی لە دەوریا بەشدار بی بەڕاستی تاکو ئێستا هیچ بناغەیەکی تیان نییە پێویستە لە بیر لەوە بکرێتەوە لە دوای ئێوە یاری با لە ئەم یاریزانانەی ئێستا تێ لە هەڵبژار دەکە ئەی لە دوای ئەمانە چیت کردووە حتمەن دەبێت یاریەکە زۆر باش بێ جیلێ پێ بگەێنیکەوە دوای ئەم جیلەی کەوا تەواوە بێەوە تەمەەن بەرەو کورتی ئاڕوا با بڵێن دەبێت ئەو جیلە پێ بگەێنیت و ئیتر بە بەردەوامی ئەم بالێ بە بەردەوامی بمێنێتەوە بەڵام کەوا سێرەکەی با بڵێن ئیتیحادی عێراقی هیچ فکرەیەکی نییە یاخود پارەیەکی وای بەدەستەوە نییە هیچ دەوریەکی شەباب یان ناشئین ئەمانە پێک بێنێ یاخود ئێستا بتوڵەیەکی تر هەیە این شەبابە تاکو ئێستا هیچ هەواڵێ نییە کە عێراق بەشداری تیاکە ئەوە لەکوێیە ئەوەش هەر لە عومانە بەڵێ بۆ ئەرحمان زیاتر ئیستیزافاتی میوانداری و پاڵەوانتیان ناکە ئەمە دوو با بڵێن ئەگەر ئەم بتوڵێش ئیستضافەکە ئەوە دوم بتوڵەیە ئیتر عیلاقاتی ئیتیحاد و با بڵێن ئەوە زیاتر پەیوەندی بە ئیتیحادەوەتە باشە خۆت لە پاڵەوانتیەکە باس لەوە کرد کە وەکو یاریزان باشترین یاریزانی سنتەر بلۆک هەڵبژێردراوی دوای ئەمە کە ڕۆڵێکی باشت بینی و فۆکسی ئەکید میدیا و ڕاهێنەرەکان لەسەر تۆ بووە هیچ بۆندێکی دەرەکیت بۆ ناتوە سپاس بخوا لە دەوری ئەم ساڵە بووم بە یەکەمی با بڵێن باشترین یاریزانی تیپەکەم بەدەستێنە لە دەوری عێراقا سپاس بخوا کە لە منتەخەبیش لە دەرەوە دیسانەوە جایزەیەکی ئەفضل یاریزانی سنتەر بلۆکم وەرگردەوە بۆندم بۆ هاتووە بەڵێ پێشمەرگەی سلێمانی قسەی لەگەڵا کردووم غازی جنوب قسەی لەگەڵا کردووم مەسافی شمالش قسەی لەگەڵا کردووم یاریزانی عێراق کەمترە بینین لە دەروی وڵات بۆندیان بۆ بێ و بۆ چێگەڕێتەوە بۆ ئەگەڕێتەوە کە بەشداری پەیوەندیەکانشتان خراپانی بۆ با بڵێن تۆزێ ئیعلاممان بەقەوت نییە بەسەر با بڵێن یاریزانی بالە و تیپی بالەیە دووەم شت بۆ ئەوە ئەگەڕێتەوە کەوا یاریمان نییە لە دەروی وڵات منتەخەباتمان نییە تۆ کە ئەگەر مشارەکاتی خارجیت هەبوو بێگومان لە مشارەکاتە خارجیەکانە تۆ واکە کە یانەیەک بێگومان پێویستی بە تواناکانی تۆ بێ بە مەمنونیەوە دێگرێت حتمان گرێبەستە لەگەڵاکە بەڵام تۆ هین عفۆن یاریشتی خارجیت نەبوو بێگومان یاریزانی عێراقی ناتوانێت ببێتە یاریزانیەکی محتەریف بڕاتە دەروی وڵات یاریکە بەڵام یاریزانشمان هەیە عفو یاریزانشمان هەیە کەوا لە دەروی وڵات یاریشەکە لە تۆپی پێیا بینیمان خولی عراقی ئێستا پێشکەوتنێکی بەرچاوی بەخۆیەوە بینیەوە خولی پیشەگەرانە لە باسکەشا چەند ساڵی خولی پیشەگەران بوو لە بالە بۆ نەگەشتن بۆی خولی پیشەگەرانمانە بێ پیشەگەرانمان هەیە حتمەن هەمانە ساڵێ بڵێ دوو یاریزانی پیشەگەرمان هەیە لە خولەکەیە دوو یاریزان کافیە دوو یاریزان بڵێ تۆ ئەو نەقسەی کە هەتا ئەتوانی بەو دوو یاریزانە کیفایەت بێ یەک یاریزانێ لە ناو ساحەیە یاریەکە ئەم ساڵ یەک یاریزانێ بوو بەڵێ پار ساڵش هەمان شێوە یەک یاریزانێ بووە بە تقریبان بە بەردەوامی هەر یەک یاریزانێ بووە بەڵام بۆت هەیە با بڵێن دوو یاریزانت هەبێ بەڵام یەک دانەی لە یاریگابێ بەڵێ یەک دانەی لە ناو ساحەیە یاریکە ئەوەی تر بەدیلی بێ با بڵێ باشە ئەم یاریزانە پیشەگەر و معتەرفانە جیاوازیان لە ڕووی توانای جەستەی لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی شێواز یاریکردن لەگەڵ ئێوەیە چییە؟ جیاوازیەکەی ئەوەی سوودتان لیان وەرگرتووە؟ حتمەن سوودیان لێ ئەبینی کەوا هێن بۆ عێراق سوودێ باشیان لێ ئەبینین چونکە ئەو پیشەگەرە ئەو یاری زیاتری کردووە کەوا ئەدای زیاتر هەیە چاوی لێ ئەەکەین کەوا زیاتری لێ با بڵێ فێربین و بەڵام یاریزانی عێراق بە دڵنیاییەوە زۆر لە ئاسێکی بەرزان کەوا ئەتوانن لە زۆربەی وڵاتەکانی غەربی ئاسیا یاریکەن
باشە ئەوان تا چەند لە خولی باڵی عێراق ڕازین پیشەگەرەکان پیان وایە لە ئاستی تموحایان بە لاوازەی بینن پێش 2 ساڵ پیشەگەری ئێرانیمان بۆلا هات بۆ عێراق باسی لەوەیان کرد کەوا عێراق لە مستەوایەکی زۆر بەرزە کەوا هاتن بۆ ئێرە وتیان ئێمە تەسەوری ئەومان ناکرد کەوا عێراق ببینین لە ئاستێکی ئاوا بەرزە بەڵام ئێوە ئیعلامتان غەدری لێتان کردووە و دووەم شت قاعەتان باش نییە ئێمە قاعەکانمان زۆر خراپن قاعەیەکی باشمان نییە لە عێراق ئێستا ئیتیحادی عێراقی قاعەیەکی نییە تایبەت بە خۆیەکەوە بۆ بالە بێ باشە لەم عێراقە گەورە و گرانە لەم عێراقی کە خاکەکەی هەمووی نەوتە خاکێکی بەپیتە یعنی ئەم هەموو پارەی لەم هەموو عراقەیە هەیە بۆ ئەم هەموو وەرزشەکان پارەی دنیا خەرچەکرێ یعنی ناتوانرێ هۆڵێکی مۆدێرن هۆڵێکی شیاو دروستکرێ بۆ هەڵبژاردەیەکی گەورە بۆ یانەکان سوسانم چاوی هەموو با بڵێن ئیعلام و چاوی ئیتیحاد و چاوی دەوڵەتی عێراق با بڵێن کەوتووەتە سەر تۆپی پێ هەموو هەوڵێک و توانایەکیان کردوێتە گەڕ بۆ تۆپی پێکە تۆپی پێکەشت ئەوە نەتیجەکانیانە کە ئەبینی تۆ فعالیەکانی تر زۆر زۆر باشن لە بالێ لە باسکێ لە تۆپی یەدا ئەوانە با بڵێن یاریزانی باشت هەیە با بڵێن تیپی باشی تیا هەیە بەڵام قاعەیەکی وات نییە کە ڕاهێنانی تیا بکەی قاعەکانت ئەڕوویتە ناوێ عەرزەکانی تەواوی کردووە ئەرزی ئەو قاعە تەواوی کردووە پشتێشە ئەژنۆێشە ئیسابە هەموو شتێک تووشە بێ با بڵێن کە ئەچیتە هۆڵەکانەوە قاعەکانەوە تەبریتی تیا نییە با بڵێن ئەو گەرمایە زۆر تەئسیر لە یاریزانەکە کەوا نەتوانێت ئەدایە باش بکە ئەوە هەمووی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کەوا دەعمی باش نییە لە حکوومەتەوە بەداخەوە ڕاستی زۆر بەداخەوە کە حکوومەت ینی چاوێ لە وەرزشەکانی کە ناکە لە بالەتە لە باسکەیە لە با بڵێن ئێستا حالیەن بالەکەیە زۆر زۆر با بڵێن داماو کەوتووە وڵاو وەسعی سەلە لێوە باشترە کاپتن سەلە باشترێکە یەت باشترێکە ئێمە با بڵێن پەیوەندی بۆ کەسایەتیانەوە نیە کە سەرکردایەتی ئەم ئیتیحاداناکەن بۆ نمونە کەسێکی ئەکتیف چالاک نازانم سەرۆکی ئیتیحادەکەتان تا چەند ئەکتیف و چالاک ئەکتیفن بەڵام نازانم هەر ئەڵێن پارە نییە تۆ کە مادیەن دەعمی ئیتیحاد نەکرێ ئیتیحاد ناتوانێت هیچ بۆ بکە کە ناتوانێت یەک مشارەکەی خارجی بۆ ئەنجام بە یان خۆت بتوڵەیەکی کرد بۆ ئەنجامدا لە ناو خۆی عێراقا هەر ئەوەی پێکرێ با بڵێن ممتازی عێراق بڕێوە با بڵێن کوڕان و کسان و تەواو هیچی کە ناتوانێت پارەکەی ئەڵێ پارەکەم ئەوەنە نییە کەوا بتوانم مشارەکەی خارجی بۆ بکەم تۆ کە مشارەکەی خارجی بۆ نەکرا ناتوانانی مستەواکەت زیاتر پێشخەی حتمما باشە ئێمە لە کۆتایی نزیکە بینەوە بۆیە باسێکی ڕۆڵی یاریزانە کوردەکانم بۆ بکە کە 4-5 یاریزانتان کورد بوون و یاریدەدەری ڕایەنەرەکەشتان کە کاپتنەر دەڵانە بەڵێ یاریزانەکان سڵاو ڕێزمەیە ویان چایە ماسەکەم بەڕاستی ڕۆڵ کەرکوچی بوونوانی ئەوانش بەڵێ محەممەد کەریم کەرکوشیە ئیبراهیم مەزەفەرش کەرکوشیە ئەحمەد طەیب کە ناسراوە بەلاوە خەڵکی هەولێرە هەولێری خۆشەویستە مامۆستا دەڵانش ڕێز و سڵاوم هەیە بۆی کەوا خەڵکی کەلارە ڕاهێنەر بوو ئەو چوار یاریزانە با بڵێن ئەو سێ یاریزانەی کە زۆر زۆر مستەوایان بەرز بوو سوپاس بۆخوا کە ئەدایە زۆر زۆر باشیان کرد دڵخۆشکەرەیەکەوە تۆ یاریزانی کوور دەبینی لە خولی عێراقا زۆر ئەدایەکی باشەکەوە لە منتەخەبە کە هەڵەبژێرێ لەوێ ئەدایە باشترەکە سوپاس بخوا ینی ئەمە هەمووی دەستخۆشی ئەوێ بۆ ئەو یاریزانانە ئەوە با بڵێن دەبێت دەعم بکرێن دەعمی معنەویە مادەی
بکرێن کەەوە ئەم یاریزانە کوردانە لە هەڵبژاردەی عێراقا بوون و تاکو ئێستا هیچ با بڵێن لایەنێک نەبووە بانگێشی ئەو یاریزانانە بکات و دەستخۆشیێکیان لێ بکە بەداخەوە زۆر بەداخەوە ڕاستی. کاپتن لە یاری بالێ ئێستا کام هەڵبژاردە کام وڵات لە لووتکەوە زیاتر کام وڵاتانە گرنگی بە بالادەن؟ وەڵڵاهی زۆربەی وڵاتەکان ئێستا گرنگی بە بالایە. ئەو وڵاتانەی با بڵێن نزیکی خۆتە کە ئێرانە زۆر گرنگی زۆر ئەدا بە بالەیە و زۆر لە پێشکەوتووەتە جیهانیەکان لە جیهانیەکانە بەڵێ حتمما پێنجەمی جیهانە پێم چه یەکەمی جیهانە ئێستا تقریبا ینی کام وڵاتانە؟ یەکەمی جیهان وڵڵاهی پارساڵ ینی ماوەیەک ئیتالیا باش بوو کوبا باش ئیتالیا باشە هەروە یابان زۆر باشە یابان ئەی هەمجاڵی یابان بچووکن ئێمانە چۆن هەرچەند ڕاستە بچووکن بەڵام زۆر پێشکەوتون لە یاریەکەیە بەڵێ یان یاری بالەش تەنها باڵا نییە؟ حتمما تەنها باڵا نییە دەبێت زۆر با بڵێن ئەدای باشت هەبێ تەرکیزیە باش هەبێ نەک هەر بەس باڵاکە و هەبێ جاروایە باڵاکەت هەیە بەڵام ناتوانانی هیچ پێ نییە لە یاریەکەیە ئەنجامی بی باڵا و تەکتیکەکان باڵا و تەکتیک و ئەو شتانی کەوا فێرێبی دەبێت زۆر بەباشی لە مێشکە تەرخانی کەی بۆ خۆت و زیاتر هەوڵدەی پەرەی پێوە بدەیت. زۆر سپاس بۆ ئامادەبوونە دەگەل لە کۆتاییە هەر شتێکت نابێ باسمان نەکردە. سپاسی تۆکەم جەنابەت سپاسی بەرنامە جوانەکەوەکەم و سپاسی ئەو هەموو بینەر و بیسەرا سپاس بۆ تۆ زۆر سپاس. بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەرنامەی ئەم چارەی ڕۆژینمان کۆتایی پێێنا کە تایبەت بوو بە قسەکردن لەسەر ڕۆڵ یاریزانە کوردەکان لە هەڵبژاردەی بالێ عێراق کە لە چەند ڕۆژی ڕابردوودا وەک باسمان کرد لە سەڵتەنەی عومان بەشداریان لە پاڵەوانتی ڕۆژئاوای ئاسیا کردووە توانیوانە پلەی سێیەم بەدەست بێنن. ئەمڕۆ لەگەڵ کاپتن محەممەد گفتوگۆی زۆرمان کرد لەسەر هەڵبژاردەی عێراق لەسەر بارودۆخیان کە باسی لەوە کرد کە بارودۆخی هەڵبژاردەکە لە ڕووی ژێرخانی وەرزشیەوە لە ڕووی هۆڵەوە لە ڕووی کەرەستەوە لە ڕووی توانای یاریزانانەوە لە ڕووی توانای مادیەوە وەکو پێویست نییە بەشداری خارجی و بەشداری دەرەکیان نییە ئەمانە وای کردووە کە یاریزانانی بالا هەست بەوە بکەن کە یاریەکەیان تا ڕادەیەک پرگوێ خراوە بە هیوان لە ئایندەدا گرنگی زیاتر بە یاری بالا بدرێت بۆ ئەوەی کە یاریزانە کوردەکان بەم شێوازەی ئێستا لە لووتکەی ئاسبەرزیدا بن و نێنەرایەتی هەڵبژاردەی عێراق بکەن لە پاڵەوانتیە ناوخۆیی و دەرەکیەکان. بەرنامەی ئەم جارەشم کۆتایی پێێنا تاکو سێشەممەی داهاتوو بە تەوەرێکی دیکەی وەرزشی دەگەڕێمەوە دیداری ئێوە بەخوای گەورەتان ئەسپێرم.